إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، دڵ و دەروونمان بە نووری ئیمان و ئیسلامەتی ئاسوودە و کامەران کات. بێگومان هەموو ئینسانێک لەو دنیایەدا پێی خۆشە بە ئاسوودەیی و کامەرانی و خۆشبەختی بژیێت، پێی خۆشە سەلامەت بێت لە هەرچی زەرەر و زیان هەیە، پێی خۆشە سەلامەت بێت لە زەرەر و زیانی شەیطان، لە زەرەر و زیانی ئینسانەکان، لە زەرەر و زیانی ئینسانی چاوپیس و ئینسانی حەسوود و خراپکارد و لە ڕووی جەنابتان. هەموو ئینسانێک پێی خۆشە پارێزراو بێت، هەموو ئینسانێک پێی خۆشە بە ژیانێکی سەلامەت و ئاسوودە و کامەران بژێت، بەڵام هەموو ئینسانێک ناتوانێت بەو ئاستەیە بگات. ئێمە وەکو موسڵمان بە کورتی باس لەوە دەکەین ئینسان چۆن دەتوانێت بە ئاسوودەیی و بە سەلامەتی بژێت. بۆیە بە کورتی دەڵێن چوار هۆکاری ئاسوودەیی و سەلامەتی. هەر کەسێک بتوانێت ڕۆژانە ئەم چوار شتەیە ئەنجام بدات، بە ئیزنی خوای پەروەردگار هەم دڵ و دەرونی ئاسوودە و کامەران دەبێت، و هەمیش لە زۆر زەرەر و زیان ئینسان پارێزراو دەبێت. یەکەم لەوانە بریتیە لە ئەنجامدانی نوێژی بەیانی بە جەماعات. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: من صلى الصبح في جماعة فهو في ذمة الله تعالى. هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعات کرد، لە ئەمانەتی خوای پەروەردگاردایە، خوای پەروەردگار دەیپارێزێت، خوای پەروەردگار پارێزگاری لێ دەکات ئەو ڕۆژەیە. بۆ ئافرەتان لە ماڵەوە دەبێ بڵێن کاتی خۆی لە کاتی خۆیدا نوێژی بەیانی بکەن، ئەوانیش بە فەرمانی خوای پەروەردگار پارێزراو دەبن. ئینسان کە نوێژی بەیانی کرد بە جەماعات، خوای پەروەردگار لەو ڕۆژەیەدا ئەو کەسە دەپارێزێ و ئەو کەسە لە زیممە و ئەمانەتی خوای پەروەردگاردایە. خوای گەورە دەفەرمێت: وقورآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا. نوێژی بەیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئامۆژگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە کە نوێژی بەیانی مەلایکەتەکانی شەو و ڕۆژ تێیدا کۆ دەبنەوە لەبەر گرنگی و گەورەی ئەو نوێژەیە. لە فەرمایشتی صحیحدا ئەبوو هورەیرە بۆمان باس دەکات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە، دەفەرمێ هەموو شەوێک کە دەخەون، شەیطان دێت سێ گرێ لە پشتی سەری هەر یەکێکتان دەدات، پێتان دەڵێ شەوێکی درێژتان بێ و بخەون بەخەبەرنێن بۆ شەو نوێژ و هەروەها بۆ نوێژی بەیانی. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسان هەڵدەستێ لە خەو، زیکر و یادی خوای پەروەردگار دەکات و حەمد و سەنای خوای پەروەردگار دەکات، ناوی خوای پەروەردگار دەهێنێت، ئەو گرێیانە گرێک لە گرێیەکانی شەیطانی دەبێتەوە و کاریگەری نامێنێ. دووەمیان کاتێک کە ئینسان هەڵدەستێ دەست نوێژێک دەگرێت، دووەم گرێیان دەبێتەوە و کاریگەری نامێنێت. سێمیان کاتێک کە ئینسان دوو ڕکعات نوێژی کرد، چ نوێژی شەو نوێژ بێت، سنەت بێت یاخود نوێژی بەیانی بێت، ئەو سێ گرێیانەی شەیطان دەبنەوە و کاریگەریان بەسەر ئینسانەوە نامێنێت. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: فأصبح نشيطا طيب النفس. ئەو کەسەی کە ئاوای کرد لە خەو هەڵسا زیکر و یادی خوای پەروەردگاری کرد،
هەڵسا دەست نوێژێکی کرد 2 ڕکعات نوێژی کرد ئەو ڕۆژە ئینسانێکی زۆر چالاک دەبێت ئەو ڕۆژە دڵی زۆر خۆش دەبێت ئەو ڕۆژە زۆر ئاسوودە و کامەران دەبێت چونکە کاریگەری زەرەر و زیانەکانی شەیطانی بەسەرەوە نامێنێت بەڵام ئەگەر وانەکات هەل لە خۆیەوە ئینسانێکی زۆر تەمبەڵ نەفسی زۆر ناخۆش زۆر نائاسوودە و نامڕتاحە چونکە کاریگەری شەیطانی بەسەرەوە دەبێت ئەگەر ئینسان ئاوای کرد ئەو کەسە ئاسوودە دەبێت ئەو ڕۆژە دڵی خۆش دەبێت ئەو کەسە ئەو ڕۆژە ئینسانێکی زۆر چالاک دەبێت کەواتە ئەنجامدانی نوێژ و زیکری یادی خوای پەروەردگار بە تایبەت نوێژی بەیانی بە جەماعات دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان پارێزراو بێت لە شەیطان ئینسان ئەو ڕۆژەیە ئاسوودە بێت و ئەو ڕۆژەیە لە ئەمانەتی خودای پەروەردگاردا بێت دووەم لە هۆکارەکانی ئاسوودەی و سەلامەتی ئینسان بریتیە لە خوێندنی زیکرەکانی بەیانیان و ئێواران هەر ڕۆژێک کە ئینسان لە خەو هەڵسا نوێژی بەیانی بە جەماعات کرد لە دوای ئەو نوێژەیە زیکرەکانی خوێند ئینسان پارێزراو دەبێت لە زەرەر و زیانی شەیطان ئینسان پارێزراو دەبێت لە هەر شتێک کە زەرەر و زیان لە ئینسان دەدات پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات دەفەرمێ هەر کەسێک بەیانیان ئایەتە الکورسی بخوێنێت قل هو الله أحد قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس بخوێنێت ئەو سوورەتە لەگەڵ ئایەتە الکورسی پێغەمبەر دەفەرمێ بەسیەتی بۆ ئەوەی کە ئەو کەسە ئەو ڕۆژە لە زەرەر و زیانی هەموو شتێک ئینسان پارێزراو بێت لەو ڕۆژەیەدا لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ڕۆژێدا کاتێک کە بەیانی دەکاتەوە ئەو دوعایە 3 جار بخوێنێت دەفەرمێت لەم یەضڕه شەیء هیچ شتێک زەرەر و زیان لە ئینسان نادات واتە ئینسان پارێزراو دەبێت ئینسان سەلامەت دەبێت بۆ هۆی خوێندنی ئەو دوعایە کە ئینسان بخوێنێت لە ڕۆژێدا 3 جار ئەو دوعایەش ئەوەیە کە بڵێت بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم بناوی خوای پەروەردگار ئینسان دەست پێ بکات خۆی پەنا بدات لەگەڵ ناوی پەروەردگار هیچ شتێک زەرەر و زیان بە ئینسان ناگەێنێت چونکە خوای پەروەردگار و بەڕێوەبەر و مشورخۆری ئەرز و ئاسمان و هەموو بوونەوەرە ئینسان کە ناوی خوای پەروەردگاری هێنا خۆی پەنادا بە خوای پەروەردگار و هانای بە خوای پەروەردگار برد ئەو کەسە ئەو ڕۆژە پارێزراو دەبێت خوای گەورە دەی پارێزێت سەلامەتی دەکات لە شەڕ و خراپەی هەموو شتێک و هەموو شتێکی زیان بەخش ابن عباس بۆمان باز دەکات کە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوعایەی لەسەر حەسەن و حوسەین دەخوێند بۆ ئەوەی کە پارێزراو بن لە هەموو زەرەر و زیانێک لە هەموو شتێک سەلامەت بن ئەو دوعایە ئەوەیە کە ئینسان بڵێت أعوذ بكلمات الله تامة ئەی خوای پەروەردگار خۆم دەپارێزم بە وشە تەواوەکانی تۆ بە وشە تەواو و جوانەکانی تۆ خۆم دەپارێزم لە چی من كل شيطان وهامة لزرر زياني همو شيطانك وهروها لزرر زياني همو جر جانور وشتيكي زيان بخش كزيان لإنسان دادات حتى إنسان لجيان لبريش لوانيك زيان لإنسان دادن بيو دادن أو دعاء كاريگري هي إنسان بارزراو دبيت من كل شيطان وهامة لزرر زياني همو شيطانك ولزرر زياني حرشتك كزيان بإنسان دقينت ومن كل عين لامة أي خوي پروردگار خوم ده پارێزم بە وشە تەواوەکانی تۆ لە شەڕ و زیانی هەموو ئینسانێکی چاوپیس دوو لە ڕووی جەنابتان عین لامە یعنی هەموو ئینسانێک کە زۆر چاوی پیسە زۆر چاوپیسی لە خەڵک دەدات کەس لە بەردەستی ڕزگاری نابێت هەر ئەوە ببینێ ئینسان عەلاقەیەکی پێ بێت جەهل لە خۆیەوە قسە دەکات هەر لە خۆیەوە دەڵێ بەرامە لەکوێ بوو لەکوێ هێنا ئەمە بەچی دەستکەوت بەبێ ئەوەی کە بڵێ ماشەڵڵا بەبێ ئەوەی کە بڵێ خوا بەرەکەتی تێبخات هەر شتێ ببینە بە ئینسانەوە چاوێکی دەخاتە سەرێ و پێی ڕاهەڵدەڵێت ئەو دوعایە کاریگەری هەیە بۆ ئەوەی ئینسان لەو کەسانە پارێزراو بن خوای گەورە پەنامان بدات کە ئینسان ببێتە مایەی زەرەر و زیان بۆ هەر کەسێک ببێتە مایەی چاوپیسی بۆ هەر کەسێک حەسادەت بۆ هەر کەسێک دەی لە هەموو ئەو زەرەر و زیانەی کە لە خەڵکی دەدات لە تاوانەکەیدا ئینسان بەشدارە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم چاوزار ئینسان دەخاتە ناو گۆڕ بزانە ئەی ئینسان لەو قەتڵەیەدا بەشداریت بزانە لەو زەرەر و زیانەدا بەشداریت بزانە لەو گوناهەدا بەشداریت وریابە وەریای خۆت بە ئەی ئینسان
پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکا کە ئینسان ئەو دوعایانە بخوێنێت بۆ ئەوەی کە سەلامەت بێت لەو زەرەر و زیانە، بۆ ئەوەی کە بە ئاسوودەیی بژیێت، بۆ ئەوەی کاریگەری ئەو شتە زیان بەخشانەی بەسەرەوە نەبێت. سێمیان لە هۆکارەکانی ئاسوودەیی و سەلامەتی ئینسان بریتیە لەوە کە ئینسان هەر ڕۆژێ کاتێک کە ڕۆژ هەڵدێت 4 ڕەکعات سونەتی تێشتەنگاو بکات. خی پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات، دەفەرمێ ئیبنە ئادەم، ئەینەوەی ئادەم، خی گەورە بانگمان دەکات، اركع لي من أول النهار 4 ركعات أكفيك آخرة. للروجه كاتێک کە سەرەتای ڕۆژ دەبێت 4 ڕەکعات سنەتی تێشتەنگاو بکە بۆم، خی گەورە دەفەرمێ لەو ڕۆژەیەدا هەتا وەکو کۆتایی ڕۆژەکە کیفایەتە بۆ ئەوەی کە پارێزراوی بەهۆی ئەو نوێژەتەوە بەهۆی ئەو سنەتەتەوە. ئەبوو هورەیرە بۆمان باز دەکات دەفەرمێت ئەوصانی خەلیلی بثلاث لا ئەدەعوهن حتى ئەموت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویست و هاوڕێکەم ئامۆژگاری کردم بە 3 شت، ئەو 3 شتە واز لێنێنم هەتا وەکو کە دەمرم. یەکێک لەوانە دەفەرمێت وەسەڵاتی الضحى، و هەروەها نوێژی تێشتەنگاوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری ئەبوو هورەیرەی کردووە کە بۆ هەموو ئێمەشە و بۆ هەموو ئینسانێکی مسلمانە ئامۆژگاریمان دەکات واز لەو سنەتەیە نێنین، چونکە دەبێتە هۆکاری پاداشت بۆ ئینسان، دەبێتە هۆکاری پارێزرانی ئینسان، دەبێتە هۆکاری ئاسوودەیی و سەلامەتی بۆ ئینسان. بەو نوێژەیە دەڵێن فإنها صلاة الأوابین، نوێژی ئەو کەسانەی کە تەوبەکارن، ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو نوێژە کە نوێژی تێشتەنگاوە پێی دەڵێن نوێژی ئەو کەسانە کە تەوبەکار و دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. ناتەوێت ناود لەناو ئەو کەسانەدا بێت کە دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە، کە تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگاری خۆیان، دەی بەهۆی ئەو نوێژەوە کاتێک کە سەرەتای ڕۆژ دەبێت 4 ڕەکعات سنەتی تێشتەنگاو کە ناود لە ڕیزی ئەوانە دەبێت کە نوێژی تەوابین دەکەن، نوێژی ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەو کەسانەی کە تەوبە دەکەن، ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگاری خۆیان. 4ەم لە هۆکارەکانی ئاسوودەبوون و سەلامەتی ئینسان ئەوەیە لە دوای ئەوەی کە ئینسان نوێژی بەیانی بە جەماعات دەکات، دوعاەکانی دەخوێنێ، زیکرەکان دەخوێنێ لە دوای نوێژی بەیانی، ئەنجا 4 ڕەکعات سنەتی تێشتەنگاویش دەکات، ئینسان بتوانێت شتێک لە قورئان بخوێنێت، ئەو ڕۆژە ئەو کەسە سەلامەت دەبێت، دڵی خۆش دەبێت، پارێزراو دەبێت. هەر کەسێ بتوانێت لە بەیانیاندا کە زۆر ئاسانە کاتێک کە لە خەو هەڵدەستێت ئەو 4 شتە جێبەجێ بکات، دەبێتە هۆکاری ئاسوودەیی، دەبێتە هۆکاری سەلامەتی ئەو کەسە، پارێزرانی ئەو کەسە لە زەرەر و زیانی شەیطان و لە زەرەر و زیانی هەرچی شتێک کە زیان بە ئینسان دەگەیەنێت. خی پەروەردگار دەفەرمێت وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. خی پەروەردگار چی دابەزاندووە لەناو ئەو قورئانەدا؟ ئەو قورئانە چییە کە خی پەروەردگار دای بەزاندووە؟ چی تێدایە؟ ما هو شفاء، شیفای دڵ و دەرونی ئینسانی تێدایە. ئینسان کاتێک کە تووشی ناڕەحەتی دەبێت، تووشی دڵتوندی دەبێت، تووشی بارگرژی دەبێت، تووشی نەخۆشیەکی دەرونی دەبێت، تووشی نەخۆشیەکی شوب و هەو شەهەوات دەبێت، ئەو قورئانە شیفایە بۆ دڵ و دەرونی ئینسان. ورحمة للمؤمنين، ئەو قورئانە ڕەحمەتە بۆ ئینسانی ئیماندار. ڕەحمەتی خوای پەروەردگارت ناوێت، بەزەی خوای پەروەردگارت ناوێت، پێویست پێی نییە، دەی ئەو قورئانە ڕەحمەتە بۆ ئینسان، مایەی هیدایەتە بۆ ئینسان، مایەی دڵ ئارامی ئینسانە. دایکمان عایشە بۆمان باز دەکات، دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە ئازارێکی بوایە و نەخۆش کەوتایە و شوێنێکی بهێشایە، پێغەمبەر صلی الله علیه وسلم سوورەتی قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس دەخوێند، ئەنجا فۆی دەکرد بە دەستدا و دەستی بۆ شوێنەیەدا دەهێنا کە ئازاری هەیە، یاخود دەستی لەسەر ئەو شوێنەدا دەنا کە ئازاری هەیە و فوی پێدا دەکرد و دەستی پێدا دەهێنا. بە ئیزنی خوای پەروەردگار بە بەرەکەتی ئەو قورئانەیە شیفای نەخۆشیەکەی دەهات. بۆیە سنەتە ئینسان کە ئازارێکی هەبوو، شوێنێکی هێشە، دەست لەسەر ئەو شوێنەدا بنێت، ئەو 3 سوورەتەی لەسەر بخوێنێت، ئایەت الکورسی لەسەر بخوێنێت، بە ئیزنی خوای پەروەردگار بە بەرەکەتی ئەو قورئانەیە دەبێتە مای شیفا بۆ ئینسان و بۆ نەخۆشی ئینسان. ئەو قورئانە خوای پەروەردگار کە باسی دەکات
يا أيها الناس أي خلقنا جويتان لبيت أي خلقنا أقادار بن أو قرآن تشيا قد جاءتكم موعظة من ربكم قرآنك تان بوهاتوا كتابك تان بوهاتوا كآموشگاری تدا بو ايوه آموشگاری خواهی پروردگار بو ايما لا آموشگاری خواهی گورت شاكتر هيا لا خواهی پروردگار برحم و بزيتر هيا بو ايما قد جاءتكم موعظة من ربكم آموشگاری تان للايان پروردگار بو هاتوا كأو قرآنية دستي بيو بگرن وشفاء لما في الصدور أو قرآن شفاية بو دلو دروني ايوه بو ناخوشي بنا راحت يكانتان بو بارگرجی درونیتان بو نخوشی شبهه و شهواتان بو هر شتێک کە ئینسان لەناو دڵ و دەرونیدا پەیدا دەبێت خوای گەورە دەفەرمێ ئەو قورئانە شیفایە ئەو قورئانە وەهودەن مای ڕێنمونیتانە بۆ چاکترین ڕێگا و ڕێباز ئامۆژگاریتان دەکات ڕێنمونیتان دەکات بەڵام بەو مەرجەی کە دەستی پێوە بگرن بەڵام بەو مەرجەی کە بە ئامۆژگاری ئەو قورئانە بەگوێی ئەو قورئانە بکەن ئەو قورئانە هیدایەتە بۆ ئینسان ورحمة للمؤمنين أو قرآن ما يي رحمة وبركة بو إنسان إيمان دار بو حمو كسيق رحمة بو حمو دنيا وبونا والرحمة بلام إنسان إيمان دار زياتر سودي ليدا بينا لبر أوي برواي بخواهيا برواي بو قرآن هيا زياتر للرحمة وبركة أو قرآن إنسان سود من دبت زانايكي بسبور بناوي أحمد قاضي تويجي نويك دكاد لسر چند كسيك ئەوانەی کە تووشی بارگرژی دەرونی بوون ئەوانەی کە تووشی ناخۆشی و ناڕەحەتی بوون ئەوانەی کە تووشی دڵتوندی دەبن ئەوانەی کە تووشی زۆر نەخۆشی قەلەقی و ناڕەحەتی دەرونی دەبن هەڵدەستێت تاقیکردنەوەیەک دەکات لەسەر چەند کەسێک ئەو کەسانەی کە موسڵمانن بە جیاواز لە ژوورێکدا قورئانیان بۆ هەڵدەکات بۆ ئەوەی کە گوێ لە قورئان بگرن کەسانێکیش دێنێ کە موسڵمان نین ئەوانیش بە جیاواز لە ژوورێکدا دەنێت قورئانیش بۆ ئەوان هەڵدەکا بزانێت تا چەندە کاریگەری قورئان بەسەریانەوە دەبێت و بارگرژیەکەیان نامێنێ و نەخۆشی دەرونیان نامێنێت و دڵتوندیەکەیان نامێنێت لە ئەنجامدا بۆی دەردەکەوێت کە چەند کاتژمێرێک ئەوانە گوێ لە قورئان دەگرن وەکو تاقیکردنەوە ئەوانەی کە موسڵمان نین لە سەدا شەستی بارگرژی و ناخۆشی و دەرونیان نامێنێت بەهۆی قورئانەوە ئەوانەشی کە موسڵمانن لە سەدا 97 بارگرژیەکەیان لا دەچێت و نامێنێ بە ئیزنی خوای پەروەردگار بەهۆی ئەو قورئانەوە بەهۆی بەرەکەتی ئەو قورئانەوە ئەوە شتێکی تاقیکراوەیە ئەوە نمونەیەکی زیندووە ئەو زانایە هەڵدەستێت بۆی دەردەکەوێت کە ئەو قورئانە کە خوا دەفەرمێت شیفایە بۆ دڵ و دەرونی ئینسان دەی شیفایە دەی 100% ڕاستە قسەی خوای پەروەردگار و کەلامی خوای پەروەردگارە گەنجێکی فەڵەستینی دەچێتە وڵاتی پۆڵەندا لەوێ لە دوای ئەوەی کە سەفەر دەکات هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکدا دەکات دوای ماوەیەک دەیەوێت سەفەر کات بە وڵاتێک خێزانەکەی پێی دەڵێ ئەی من بە تەنیا چی بکەم لێرە ئەگەر تووشی ناخۆشی و ناڕەحەتیەک بووم تووشی دڵتوندیەک بووم تووشی ترس و لەرزێک بووم ئەی من چی بکەم بە تەنیا ئەو گەنجە موسڵمانە هەڵدەستێت لەسەر وەرەقەیەک و پارچە وەرەقەیەک تەنها سوورەتی ئیخلاس لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله لەسەر وەرەقەیەکی بۆ دەنووسێتەوە و دەیداتە دەستی ئەو هاوسەرەی دەڵێ کاتێک کە ناڕەحەت بووی ئەوە چەند جارێک بخوێنەوە بە ئیزنی خوای پەروەردگار دەبێتە شیفا دوای ئەوەی کە پیاوەکە ئەو گەنجەیە دەچێتە ئەو سەفەرە و کاتێک کە دەگەڕێتەوە ئافرەتەکە کە دێتەوە پێی دەڵێت دەمەوێ موسڵمان بم کە دیارە پێشتر موسڵمان نەبووە ئەو گەنجە پێی دەڵێ هۆکاری چییە کە دەتەوێ موسڵمان بی بەهۆی چیەوە موسڵمان بووی دەڵێ دەمەوێ موسڵمان بم چونکە کاتێک کە تۆ ڕۆیشتی ئەو پارچە وەرەقەیەت لە لای من بەجێهێشت هەر کاتێک کە لە شەو هەڵدەستامەوە تووشی ترس و لەرز دەبووم تووشی ناڕەحەتی دەبووم دڵم تون دەبوو لە تەنیاییدا ئەو سوورەتەیەم دەخوێندەوە کە لەسەر ئەو پارچە وەرەقەیە نووسرابووە بە ئیزنی خوای پەروەردگار دڵم زۆر ئاسوودە و کامەران دەبوو بەچی تەنها بە سوورەتی ئیخلاس تەنها بە لا ئیلاهە ئیلا الله چەند جارێک دەمخوێندەوە دڵم ئاسوودە و کامەران دەبوو ترس و لەرزەکەم نەدەما ئێستا بۆم دەرکەوتووە بەڕاستی ئەو دینە ئەو پەیامە ئینسان ئاسوودە و کامەران دەکات ئەو پەیامە پەیامێکی خواییە بۆیە دەڵێ دەمەوێ موسڵمان بم دوای ئەوە ئەو ئافرەتەی موسڵمان دەبێت لەگەڵ پیاوەکەی هەرتووکیان دەبنە بانگخواز بانگەواز بۆ ئیسلام دەکەن خەڵکیش موسڵمان دەکەن بە هۆکاری چی بە هۆکاری ئەو قورئانە بە هۆکاری بەرەکەتی ئەو قورئانە کە مایەی دڵ ئاسوودەیی ئینسانە ئەوەش نمونەیەکی زیندووە
کە تاقیکراوەیە ئەو قورئانە شیفایە بۆ دڵ و دەرونی ئینسان کەواتە ئەو قورئانە هیدایەتە بۆ ئینسان ئەو قورئانە مایەی دڵ ئارامی ئینسانە ئەو قورئانە مایەی ڕەحمەتە بۆ ئینسان بۆ ئیمانداران بۆ هەموو بوونەوەر هەر کەسێک دەستی پێوە بگرێت دڵی ئاسوودە دەبێت هەر کەسێک دەستی پێوە بگرێت شیفای دڵ و دەرونی دێت هەر کەسێک دەست بەو قورئانەوە بگرێت ئەو قورئانە لە دنیادا ئینسان ڕێنمونی دەکات بۆ چاکترین ڕێگا و ڕێباز لە قیامەتیشدا پلەی ئینسان بەرز دەکاتەوە ئینسان لە خوای پەروەردگار نزیک دەخاتەوە پلەی ئینسان لە بەهەشدا بەرز دەکاتەوە بە یەک پیتی کە ئینسان دەیخوێنێت دە چاکە و حەسەنەی بۆ دەنووسرێت دەی لە چ کتابێکدا ئەوە هەیە لە چه پەیامێکدا ئەوە هەیە ئەو قورئانە بۆ ئینسان ڕەحمەت و بەرەکەتە مایەی دڵ ئارامی ئینسانە ئەگەر دەتەوێت ژیانێکی ئاسوودە و کامەرانت هەبێت بەختەوەر بژیت سەلامت بژیت دەست بەو قورئانەوە بگرە دەست بە زیکری یادی خوای پەروەردگارەوە بگرە دڵنیابە لە دنیادا ئاسوودە دەبی دەی لە قیامەتیشدا ئینسانێکی سەربەرز دەبی بۆیە گوتراوە قورئان ڕەحمەتی خوددایە دەلیلی دین و دنیایە بەختەوەری دوو جیهانە کێ لێی دوور بێ سەرگەردانە نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەش ئەوەمان پێ دەڵێت بەڕاستی هەر کەسێک بێوێ خۆشبەخت و ئاسوودە و کامەران بژێت هەر کەسێک بێوێ سەلامەت بێ لە زەرەر و زیانی شەیطان هەر کەسێک بێوێ سەلامەت بێت لە ئینسانی چاوپیس و حەسوود دوو لە ڕووی جەنابتان لە زەرەر و زیانی هەر شتێک کە زیان بە ئینسان دەگەیەنێت بە دەستگرتن بە پەیامی خوای پەروەردگار دەبێت بە ئەنجامدانی ئاو چواشتە دەبێت کە باسمان کرد نوێژی بەیانی بە جەماعەت بکە دوای ئەوە زیکرەکان بخوێنە دوای ئەوە کە ڕۆژ هەڵات چوار کەعات نوێژی سونەتی تێشتەنگاو بکە ئەنجا ئەگەر هەر لاپەڕەیەکیش بێت کەمێکیش بێت هەر چەندێک کە مەجالت هەبوو شتێک لەو قورئانەیە بخوێنە بە ئیزنی خوای پەروەردگار ئەو ڕۆژە زۆر ئاسوودە و کامەران دەبێت ئەو ڕۆژە دڵت زۆر خۆش دەبێت ئەو ڕۆژە ئینسانێکی زۆر چالاک دەبیت لە زەرەر و زیانی شەیطان و هەر شتێکیش کە زەرەر لە ئینسان دەدات بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبێت سەلامەت دەبێت دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆتکەی سەلامەتمان کەی یا ربی خوای گیان بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ئاسوودە و کامەران کەی یا ربی خوای گیان بە نووری ئیمان دڵمان ڕۆشن کەیەوە یا ربی خوای پەروەردگار پارێزراومان کەی بەهۆی ئەو دینە پیرۆزەی خۆت لە زەرەر و زیانی هەموو شتێک کە زەرەر لە ئینسان دەدات یا ربی خوایە بە ئیمانەوە بمانژێنی یا ربی خوایە بە ئیمانەوە بمان مرێنی یا ربی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لە ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەر پارێزراومان کەی لە ئاگری دۆزەخ پارێزراومان کەی بە بەهشتی پان و بەرینی خۆتمان شادکەی یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەری لابەری یا ربی خوای هەر کەسێک کە دڵی توندا بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی ئاسوودە و کامەران کەی یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە خەم و خەفەتی هەیە یا ربی خوای گەورە بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی خۆشکەی بەهانایەوە بچی یا ربی خوای پەروەردگار مسلمانان لە هەر شوێنێک هەن سەریان خەی یا ربی خوای پەروەردگار مسلمانان پارێزراوکەی یا ربی خوای پەروەردگار سەلامەتمان کەی لە دەستی شەیطان لە زەرەر و زیانی هەر شتێک کە زیان لە ئینسان دەدات بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ڕۆشن کەیەوە یا ربی خوای پەروەردگار عاقبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەتمان کەی آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين